زۆر باشە با ئێستا دەست پێ بکەین بە شیکارکردنی هەندێک لە پرسیارە وزاریەکانی تایبەت بە بەشێک لەو بابەتانی کە ڕوونمان کردنەوە. پرسیاری یەکەم پرسیارێکە تا ڕادێک لەوانەیە تا ڕادەیەک دوور درێژتر بێت لە چاو هەندێک پرسیاری ترە. گرنگ ئەوەیە کە لە مەبەستی سەرەکی پرسیارەکە تێبگەین. زۆر باشە باسی ئەوە کە کاڵێ لە ڕۆکی پۆڵکەیە گوڵتەوەرەی زاڵە بەسەر گوڵوتکەی یا و کەلو هەڵ ئاوسا و زاڵە بەسەر کەلو کەمەرێک هاتووە. زانایەک هاتووە لێکدانێکی بەجێ ناوە لە نێوان دوو ڕۆکی پۆڵکەی بۆ مابابەت نادیار. باشە یعنی ئێمە نازانین باوان چۆنە. باشە ئەم ڕێژانیان لێ پێیا بووە سێ ڕۆکی ئاواهی سێ ڕۆکی بەو جۆرە یەک ڕۆکی بەو جۆرە یەک ڕۆکی تریش بەو جۆرە. ئەمە سیفاتەکانیان یعنی تایبەتمەندیەکانیان. پرسیارەکە لە کۆتایڵەچی کام لەمانە بۆ ماواتی هەردوو ڕۆکە نادیارەکە دەنوێنێت چکە لە بیدایەتەوەڵەچی دوو ڕۆکی پۆڵکەی بۆ مابابەت نادیار کاتێمە بۆ مابابەتمانە ینی پیتەکانیانمان ئەوێت. زۆر باشە لەم جۆرە پرسیارانەیە ئێمە چی بکەین؟ زۆر گرنگە یعنی بابەتی تاکە دووڕەک بوون ئەو لێکدانانە یەک ڕەگ لە یەک ڕەگ یەک ڕەگ لە دوو ڕەگ دوو ڕەگ لە دوو ڕەگ یعنی هەتا بتوانین بە شێوەیەکی زۆر باش بیانزانین و هەتا پێشمان بکرێن لە بەریشیان بکەین بەڵام بە تێگەیشتنێکی زۆر باشە. زۆر باشە طبعاً بۆ ئەم جۆرە پرسیارانە با دوو سیفەتەکە جیا بکەینەوە چکە جوودە دووڕەک بوون ئەکە دیقەتی بن ئەم پرسیارە جوودە دووڕەک بوونە تەماشای وەڵامەکانی ئەم بکەن جوودە دووڕەک بوون وەلو وەڵامێک هەڵبژێرا با بڵین بەڵام گرنگەوەی کە بزانین چۆن ئەم وەڵامە بە ڕێگەیەکی ئاسان و تا ڕادەیەکیش کات بگەڕێنینەوە بۆ لە شیکارکردنی با بڵین ئەم پرسیارە. زۆر باشە بابین دوو سیفەتەکە جیا بکەینەوە. باشە سیفەتێکمان هەیە تایبەتە بە چیەوە؟ تایبەتە بە شوێنی گوڵەکەوە تایبەتە بە شوێنی گوڵەوە. باشە سیفەتێکیشمان هەیە تایبەتە بە کوێوە؟ تایبەتە بە کەلووەکە تایبەتە بە کەلووی ڕۆکی پۆڵکەکە کەلوو هەڵئاوساوە یاخود کەمەرێک هاتوو ئەمەش شێوەی کەلووی پێوترێ شێوەی کەلوو. زۆر باشە اینجا ئێمە بین تا ڕادێگەم شتانە ڕێخین. زۆر باشە اینجا هەر یەک لەم سیفەتانە زاڵ و بەزیویان هەیە زاڵ لەگەڵ بەزیو یعنی ڕوخساری زاڵ و ڕوخساری بەزیومان هەن. زۆر باشە ئێستا ئێمە ئەبێ چی بکەین؟ طبعاً زانراوەکە شوێنی گوڵ تایبەت بە شوێنی گوڵتەوەرەیی زاڵە بەسەر لوتکەی یا و هەڵ ئاوساویش زاڵە بەسەر کەمەرێک هاتووە. باشە ئەمە بێ ڕوون و وازەح بێ لە پرسیارەکە. زۆر باشە ئێستا بۆ شوێنی گوڵ بزانین لەوە چەکانە با بڵین چەند زاڵمان هەیە تایبەت بە سیفەتی شوێنی گوڵ یا با بڵێم چەند گوڵتەوەرەییم هەیە. باش با سێر بکەین دیقەت بن سێ ڕۆکی گوڵتەوەرەی ئەمە سێ ڕۆکی تری گوڵتەوەرەی ئەمە چەند سێ و سێ شەش ئەوەی تریان لوتکەیە ئەمەی تریشان لوتکەیە کەواتە لە کۆی وەچەکانی کە پێمان دراون چەند دانیان گوڵتەوەرەیە شەش. زۆر باشە ئەی چەند دانیان ڕوخساری بەزیوە یاخود با بڵین گوڵ لوتکەیە. زۆر باشە با تەماشای بکەین ئەمە وتمان تەوەرەیە ئەمەش تەوەرەیە یەک ڕۆک لوتکەی گوڵ لوتکەی و یەک ڕۆکی تریش گوڵ لوتکەی کاتە چەند دوو دانە. باش ئێستا ڕێژەی زاڵ بۆ بەزیو چەند بە چەنە؟ 6 بە 2 وانە؟ باش ڕێژی 6 بە 2 تقریبان چەنەکە؟ ڕێژی 6 بە 2 تقریبان ئەکاتە ڕێژی 3 بە 1 1 بە 3 3 بە 1
باشە ئیتر بە پێوی کە لە کتێبەکە هەیە ڕێژەیەکە هەمانە باشە ڕێژی سوێک ڕێژەیەەکە کە باسمان کردوە پێشووتر لەبەر ئەبێت بەباشی لەبەرمان کردویان بەباشی لی تێگەیشت بێتین کە ئاماژەیە بۆچی ڕێژی سێبەیەک بۆ ڕوخسارە بابەت یاخود بۆچی لەم حاڵتەی کە لێرەیە هەمانە چونکە ئێمە باسی ڕوخسارە بابەتەکەین لێرە باشە ڕاستە لە پرسیارەکە لە وەڵامەکانە بۆ ماباوەتمان دراوەتێ بەڵام ئێمە باجارێ بزانین لە ڕووی ڕوخسارە بابەتەوە ڕۆکەکان چۆنن باجارێ بزانین باوانیان با بڵین گوڵوتکەیە گوڵتەوەرەیە ئەی کەلوەکانیان چۆنن وانە بۆیە پێویستمانە کە ڕوخساریشیان بزانین زۆر باشە ڕێژی سێبەیەک لە چیا بوو دووڕەک ئەمە لەکوێ هەیە ئێستا گەڕێمەوە بە سلایدەکانە ئەوەتانێ چیمان هەبوو دووڕەک هاوتە دیایشماکوری ڕێژی یەک بە سێبەیەک با بڵین زۆر باشە کەواتە تۆ دیارەکی لێرە ئەڵێ بۆ شوێنی گوڵ دووڕەکە باش بە پیتی ئەی هێمای بۆ کراوە کەواتە ئاڵین چی ئاڵین ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ باشە ئەمە جارێ هەموو جودە دووڕەک بوونەکە تاو نەبووە بەڵام ئەیەکانمان تاو کرد بەمەش ئەتوانین چی بکەین ئەم وەڵامە لابەرین ئەم وەڵامەش لابەرین چکە ئەمە ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ نییە هاوکو ئەمە نییە بۆیە دوو وەڵاممان ئەمێنێت بینە سەر شێوەی کەلوو بە هەمان شێوە بازاڵەکەی دیاری بکەین شێوەی کەلووە چی زاڵە کەلوو هەڵ ئاوساو کەلوو هەڵ ئاوساو لە وەچەکانە سێدانە کەلوو هەڵ ئاوساو سێدانە کەلوو کەمرێک هاتوو ئێمە جارێ هەڵ ئاوسامانێ مانوێ بزین زاڵەکان چەند باشە یەک دانیان هەڵ ئاوساوە هاوەتانێ کەواتە سێ و یەک کردێ چەند چوار ئەمی تریشان کەمرێک هاتووە کەواتە چوار با بە ڕەنگێکی جیاواز بیکین چوار ئەی باشە با بزانین چەند کەمەرێک هاتوومان هەن ئەمە هەڵ ئاوساوە ئەمە کەمەرێک هاتووە چەند سێ ئەمەشان هەڵ ئاوساوە نەمانێ یەک کەمەرێک هاتوو کەواتە یەک و سێ ئەکاتە چەند ئەکاتە چوار ئەمە چ ڕێژەیەکە ڕێژەی چوار داوەش چوار بە تەقریبەن ئەکات چەند ئێمە بڵین ئەکاتە یەک بە یەک باش لە ڕوخسارە بابەتە ئێمە یەک بە سفرمان هەبوو یەک بە یەکمان هەبوو و سێ بە یەکیشمان هەبوو باشە ڕێژی یەک بە یەک بۆچی بوو بۆ یەک ڕەگێ بوو کە لە دوو ڕەگێ بدرێ بەڵام یەک ڕەگێکی چی بەزیو ئەما بێ وەکو ناوی خۆمان وەکو چۆنەوەترێ وەکو ناوی خۆ لەبەر بێ ئەگە بتوانین پرسیارەکان بمانێ پرسیارەکان ئاسان بێ ئەبێ ئەم شتانە بە باشی بزانرێت و لەبەرکرێ فەرمون تەماشا بکەن کەواتە ئەم لێکدانا بێ بەم جۆرە بێ بۆ شێوەی کەلوو پێویستەکە بە پیتی لێرا بە پیتی ئای ئاماژەی پێکراوە ئەبێت چۆن بێ ئەبێت دانەیەکیان چۆن بێ دوو ڕەگ بێ دانەکەی تریشان چۆن بێ یەک ڕەگی بەزیو ئای کەپیتەڵ ئای سمۆڵ لێکدانی ئای سمۆڵ باش بزانین لەم دوو وەڵامی کە ماوەمانە کامیان وایە ئەمە لێرەیە هەردووکی با بڵین ئایەکانی هەردووکی دوو ڕەگە کەواتە وەڵامە بۆ دەرەوە ئەم وەڵامی ڕاستە ئەما بە شێوەیەکی زۆر خاو بە ڕوونکردنەوەیەکی زۆر وردەوە ئەمەمان کرد تاوەکو ڕوون بێتەوە بە وازەحی با بڵین مەبەستمان لە ئەم ڕێگەیە چییە و بۆچیش پێمان وایە کە ڕێگەیەکی زۆر ینی هەستەکەین کە کات بگەڕێنێتەوە بە شێوەیەکی باش زۆر باشە با بچینە سەر پرسیاری دواتر هەمان پرسیار باشە بەڵام بە شکڵێکی تر باشە ئەم جارە گۆڕاوە بە تی و ئار بۆ نمونە باسی درێژی قەدەکە لەگەڵ ڕووی تۆ تۆلووس و تۆ چرچ ئەڵێ لێکدانەکەی کردووە بەڵام چۆن ئەم جارە ئەڵێ قەد درێژی تۆلووس لەگەڵ ڕۆکی چی قەد کورتی تۆ چرچ قەد درێژی تۆلووس قەد کورتی تۆ چرچ زۆر باشە لە ئەنجامدا ڕۆکە پەیداوەکان بۆ سیفەتی ڕووی تۆ هەمویان تۆلووس بوون
باشە بۆ سیفەتی درێژی قەت باشە کەواتە ئەمەیان باسی چیەکە باسی واکە ئەڵێ بۆ سیفەتی ڕووی تۆ هەمویان تۆلوز بوون بەڵام بۆ درێژی قەت نیوەیان قەت درێژ بوون و نیوەیان قەت کورد بوون کام لەمانە بۆ مابەتی هەردوو باوانە کە ئەنوێنێت بۆ هەردوو سیفەتەکان بەیەکەوە باش با ئەمە چی بکەین یعنی ئەمە لەوە ناچێت وەکوی سەر ئەو هەموو حساباتەشی بێ لە ڕووی چیەوە سیفەتی چی وەکو لە پرسیارەکە دراوە لە سیفەتی ڕووی تۆ باش باوێن سەر ڕووی تۆ لێرە هەمویان تۆلوز بوون کەواتە هەمووی چی دەرچووە هەمووی زاڵ دەرچووە وەکو لێرە ئاماژەی پێدراوە ئەڵێ تۆلوز زاڵە کەواتە ئەگەر یعنی چی هەمویان تۆلوز بوون بە پێ ڕێژەکان بە پێ ڕێژەکان یعنی 1/0 باش ڕێژەی 1/0 لەکوێ هەمان بوو ئەگەر ڕێینەوە ڕێژەی 1/0 ئەکرێ لە یەکڕەک لەگەڵ دووڕەک لە یەکڕەکی زاڵا هەمان بێ باش بابزانین ئەکرێ کام لەمانە بێ کەواتە جارێ ئێمە ناتوانین بە تەواوەتی قەراری لەسەر بین ئەبێ چی بکەین لێرای هێڵینەوانێ تاکو زیاتر دڵنیابینەوانێ لەوەی کە بزانین وەڵامەکانی تر چین زۆر باشە یینە سەر چی درێژی قەت نیوان قەت درێژ بوون نیوان قەت کورد بوون ئەمە چی ئەم ڕێژەیە ڕێژەی 1/1 ڕێژەی 1/1 چی بوو بورن زوو چمەوە سەر سلایدەکان تاکو بزان کە خوێندومانە ڕێژەی 1/1 بریتە لەمە کەواتە یەکڕەکێکی بەزی و دراوە لە دووڕەک کەواتە لێرە بە وازەحی توانین بڕیان لەسەر ئەوە بین کە بۆ درێژی قەت کە بە تی با بڵین ئاماژەی پێکراوە بەم جۆرێ دووڕەک لە یەکڕەکی بەزی و دراوە بەم جۆرە کەواتە با بگەڕین بە دوای ئەمەیە جارێ زۆر باش تی کەپیتەڵ تی سمۆڵ لێرەیانیمانە تی کەپیتەڵ تی سمۆڵ لە سیشانیمانە تی کەپیتەڵ تی سمۆڵ لە بیا هەمانە لە ئەیە تی کەپیتەڵ تی سمۆڵمانیە کاتە پێویست ناکە زیاتر بەرەو پرسیارەکە بەرەو پێشچینیانی تا وەڵامەکە دەستکەوت باشە هەروەکو ساختکردنەوەیەکیش ئەی ئاڕەکە چی لێ هاو ئاڕەکە نەماون دوو ئەگەری هەیە وتمانەکری یەکڕەک لە یەکڕەک بێ ئەکرێ دووڕەکێ لە یەکڕێکێکی زاڵ بێ ئەی کامە دەرچوو تەماشاکەن لەم نمونەیە یەکڕەک لە یەکڕەک دەرچوو ئار کەپیتەڵ لە ئار سمۆڵ کاتە یەکڕەک دەرچوو بەڵام پێویست ناکەوە یعنی ئەوە بکەن تەنها بەم دۆزینەوە ئێمە وڵامی پرسیارەکەمان نایەوە زۆر باش پرسیارێکی دوای ئەو باسی چی بووەکە باسی ئەو بۆ کە کاڵێ لێکدانی ئەنجام دراوە لە نێوان دوو ڕۆکی پۆڵکەی بۆ مابابەت نەزانرا و بۆ دوو سیفەت باش ئەم ڕێژانی لێ پیابوو دووبارە ئێمە چیمان هەیە لەم پرسیارە ڕەنگی گوڵ و با بڵین شێوەی کەلوو باشە شێوەی کەلوو چکە بەپێی کتێبەکە بێ هەڵە نەبم وابزان نووسراوە شێوەی کەلوو زۆر باشە گرنگەوەی بزان باسی چیەکەم باسی کەلووە هەڵاوسا و کەمەرێک هاتووەک زۆر باشە کەواتە سیفەتەکان جیاکەینەوەکو یەکەم جار باسمان کرد باش بۆ ڕەنگی گوڵ یەکەم جار چەند گوڵ ئەرخەوانیمان هەن تەماشا بکەن 9 گوڵ ئەرخەوانی باش ئەمان گوڵ سپێ نامانێ 3 گوڵ ئەرخەوانی ئەمەشان گوڵ سپێ نامانێ کەواتە 9 کۆی 3 کاتە 12 کەواتە کردیە 12 زۆر باشە ئەی چەند گوڵ سپیمان هەیە ئەمان ئەرخەوانی بوو 3 گوڵ سپی ئەمە ئەرخەوانی نامانێ 1 گوڵ سپیتر کەواتە 3 کۆی 1 کاتە 4 باش 12 لەسەر 4 کاتە چەند ئەکاتە ڕێژەی 3/1 ڕێژەی 3/1 چی بوو دووڕەک لە دووڕەک بوو کەواتە ئەگەر تەمان لێرە پی ئاماژەیە بۆ ڕەنگی با بڵین گوڵ بۆیە چیەکەین ئەڵێین دووڕەک باش بزانین کامیان وایە پی کەپیتەڵ پی سمۆڵ پی کەپیتەڵ پی سمۆڵ لێرە ئەمان وانێ دی سی وایە باشە ئەی هێڵینەوە بیش هەروایە ئەیوانیە باش کەواتە لە بینی بی و سیاماوینەتەوە باشە تاوان لێرە ڕاستە وەڵامەکە دیایی کراوە بەڵام ئەگەر وا دابنین
لە تاقیکردنەوە زۆر باشە تایبەت بە ڕەنگی گوڵ ئەمە بەم جۆرە بوو ئەی تایبەت بە شێوی کەلوو ئەگەڕین بە دوای زاڵەکەیە یاخود بەزی بەڵی خۆت بەڵامی تر ئێمە باڵین هەنامانە بابەتەکە باش کەمەرە یا با بڵین کەلوو هەڵ ئاوساو کەلوو هەڵ ئاوساو نۆدانە کەلوو هەڵ ئاوساو ئەمە نۆ سێ هەڵ ئاوساوی تریش ئەمە دوانزە ئەمە یەک هاتووە ئەمەش کەمەر یەک هاتوو یعنی ئەم دوو کەمەر یەک هاتووە نایە کاتە نۆ و سێ ئەکاتە چەند ئەکاتە دوانزە ئەمە دوانزەیەکی تر باش ئەی کەمەر یەک هاتوو ئەمە هەڵ ئاوساو بوو نامانێ ئەمە سێ کەمەر یەک هاتوو یەک کەمەر یەک هاتووی تریش سێ و یەک ئەکاتە چوار کاتە دووبارە چی دەرچووەوە هەمان ڕێژێوی سەرۆ دەرچووە دوو ڕەگ لە دوو ڕەگ لێرەیە بە پیتی ئای ئاماژەی پێکراوە ئای کەپیتەڵ ئای سمۆڵ ئای کەپیتەڵ ئای سمۆڵ باش بی و سی کامیان لەو تایبەتمەندیە ئەم ئای کەپیتەڵ ئای سمۆڵ نییە هەردووکی ئای سمۆڵە بۆ ئێمەیان هەڵەیە وەڵامی ڕاست بەم جۆرێ ئەوەش ئەو زۆر باشە ئیتر بەشەیەکی گشتی یعنی ئەمەش پرسیارێکی ترە توانن باڵین ڤیددیۆکە ڕاگرن و دواتر تەماشای با بڵین دواتر دڵنیا بنەوە کە ئایا وەڵامەکەتان ڕاستە یا خودنا زۆر باشە تقریبان ئەمەش یعنی فکرەکەی نزیکەرانی پێشترەوە ئەم جارە داوای ڕوخسارە لێکە داوای ڕوخساری باوانەکانە لێکە باشە پرسیارەوە بە جوانی بخوێنرێتەوە بەڵام ئێمە یعنی تا ڕادێک شێوەکەمان وەرگتووە ینا ینی شکلی پرسیارەکانمان وەرگتووە ینا ئەوێ زۆر بە جوانی پرسیارەکان بخوێنرێنەوە کەواتە پێمان ئەڵە چی ئەڵێ ئەمە معلوماتێکە ئەڵە دوو ڕۆک لێرە دەست پێکە یەکێکیان قەت درێژ و گوڵ ئەرخەوانی باشە ئەمە با لە بیر نەکەین نەکەین زۆر باشە ئەوی تریان نازانین بۆ هەردوو سیفەت ئەم ڕێژان لێ پێیا بوو دووبارە کە ئەم ڕێژانە پێیا بوون ئەبێ ئەمە چی بکەین ئەبێ ئەمە ئەم هەوڵبین ئەم دوو باڵن سیفەتە جیا بکەینەوە زۆر باشە بۆ درێژی قەت کامیان زاڵە با بڵین قەدی درێژ زاڵە باشە قەت درێژ زاڵە زۆر باش بە ئەمانە لابەرین بۆەوەی سەمانە تێک نەچە جارێ سەبارەت بە قەت درێژ چەند قەت درێژمان هەیە سێ قەت درێژ سێتر ئەمە شەش ئەمە قەت کورت ئەوشان قەت کورت کاتە سێ و سێ شەش زۆر باش ئەی چەند قەت کورتمان هەیە ئەمە درێژە نامانێ ئەمیش ئەمەیە قەت کورت ئەوەش قەت کورتێکی تر کەواتە چەند یەک و یەک کاتە چەند دوو شەش دابەش دوو ئەکاتە چەند ئەکاتە ڕێژەی سێبەیەک باشە ڕێژەی سێبەیەکیش چییە دوو ڕەگ لە دوو ڕەگە باشە خۆ ئێمە لێرە دوو ڕەگمان با بڵین پیتەکانمان نایە ئەی چیمانێ ڕوخساری بۆ ماوەتی نەزانراومێ باشە زۆر باشە مادەم ڕوخسارمێ دوو ڕەگ زاڵیان بەزیوە زاڵە هەردووکیان یحی زاڵە کەواتە بۆ درێژی قەت ئەمە باوانەکانمان بۆ دەرنەچوون با کەواتە هەر یەک لەم دوو باوانانە قەت درێژن هەر یەک لەم دوو باوانانە چین قەت درێژن کەواتە لە وەڵامە ئەبێ قەت درێژ هەڵبژێنین قەت کورت نابێ کەواتە یان بیە یان دیە ئەبێ بڕۆین سەر ڕەنگی گوڵ بزانین ڕەنگی گوڵ ڕێژەکانی چۆنە باش ڕەنگی گوڵ دووبارە با بڵین بەدوای زاڵە ئاگەڕین بۆنە ئەرخەوانی باش چەند ئەرخەوانیمان هەیە ئەرخەوانی سێدانە چەند ئەرخەوانی تر یەک ئەرخەوانی تریش سێ یەک چوار ئەمە چوار با بە ڕەنگێکی تر ئەمە چوار زۆر باشە ئەی چەند گوڵسپیمان هەیە ئەمە ئەرخەوانی نامانێ ئەمیش نامانێ ئەمە سێ گوڵسپی ئەمەش یەک گوڵسپی تر چوار کەواتە ڕێژەی یەک بەیەکمان بۆ دەرچوو ڕێژەی یەک بەیەک لەکوێ هەمان بوو تایبەت بە ڕوخسار دوو ڕەگێک لە یەک ڕەگێکی
بەزی و بدرێت. باش ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە پێمانەڵێ یەکێ لە باوەند دوو ڕەگە یعنی چی؟ لە ڕەنگی گوڵە یعنی چی دوو ڕەگ؟ یعنی ئەرخەوانی. پێشمانەڵێ ئەوەکەی تریان چییە؟ بەزیوە یعنی چی؟ یعنی سپیە. یعنی تایبەت بە درێژی قەت هەردووکیان قەت درێژ بوون، بەڵام تایبەت بە ڕەنگی گوڵ دانەیەکیان سپیە و دانێکیان ئەرخەوانیە. باش ئێمە لە پرسیارەکە وتی چی؟ وتی دانەیەکیان قەت درێژە ئێوەدا دۆزیمانە تۆنە پێویستیش ناکە ئەوەی کەیان گوڵ ئەرخەوانیە، یعنی هەم قەت درێژ و هەم گوڵ ئەرخەوانی. کەواتە ئەم دوانە بۆ خۆی لە پرسیارەکە پێیاین. ئەوەی کە نەمان دۆزیەوە تۆ چییە؟ ئەم دوانەیە قەت درێژێکی گوڵ سپی. کەواتە این چیەکەین؟ ئەمە هەڵنابژێرین، ئەمە هەڵەبژێرین. تەماشاکەن چەند بە سادەی وەڵامی پرسیارەکە درایەوە. و ڕێگەی تریش زۆر هەن، ئەگەر ئەزانن ڕێگەی تر هەیە ئاسانترە ئەو ڕێگانە بەکاربێنن لەوانەیە یعنی بەڵکو سوودی زیاتری بۆتان چ ڕێگەیەک هەستەکەن ئیسفادی زیاترە بۆنە ئەوە بەکاربێنن. گرنگەوێ زەرەرتان لێ نەیە. زۆر باشە. لێرەشە بە هەمان شێوە پرسیارێکی ترە، بەڵام ئەمە شکڵێکی جیاوازتریە لەوانی پێشووتر تا ڕادەیەک. پێتەڵە چی؟ ئەڵە دوو ڕۆکی پۆڵکە لێکدایان پێکراوە قەت درێژ و گوڵتەوەرین هەردووکیان. باشە؟ ئەم وەچانە پێیا بوون. پێتەڵە لێکدانەکە نمونەیە بۆچی؟ باش جارێ بیدایەتن زۆر گرنگە کە تۆ یعنی هەوڵ بی وەڵامێ تەرکی ئەگە بزانی بە تەواتی یعنی هەڵێ بۆی دوایی وەڵامی کەمتری لە بەردەما بمێنێ و یعنی کەمتر یعنی بۆنە بی لە 4 وەڵام کەیتەوە فەرقی لەوەی بی لە 3 وەڵام کەیتەوە، وەکو لەوەی بی لە 2 وەڵام کەیتەوە فەرقی هەیە، بۆیە تا بتوانی وەڵامەکانە کەمتر کەیتەوە بۆنە لەوێ ڕێگەیەکی زۆر زۆر باش بێ. مادەم باسی دوو سیفەتەکە هەم درێژی قەد و هەم شوێنی گوڵ، کاتێمەمە چی بکەین؟ ئەبێ ئەمە تاکە دوو ڕەگون لابەین، بۆ یەکسەر تاکە دوو ڕەگون لابن. یەکسەر جوتە دوو ڕەگون نییە بیکە بە دوو سیفەت، یعنی باڵی دوو سیفەتەکە جیا بکەرەوە. سیفەتی درێژی قەدا چیەکەین؟ بەپێی وەچەکان. چەند قەت درێژمان هەبوو؟ 18 6 24. باش با ئەمانە بسڕینەوە. ئەمە 24. دوای ئەو چەند قەت کورتمان هەیە؟ 52 ئەکاتە 7. زۆر باش. باشە ئەم ڕێژەیە 24 لەسەر 7 بەنزیکەی لە چیوە نزیکە؟ لە 3 بەیەکەوە. ڕاستە لەوانەیە بپرسن بڵێن 24 داواشی 7 ناکاتە 3، بەڵام نزیکە لە 3ەوە، یعنی لە 24 لەسەر 8 نزیکە. باشە بۆیە ئەڵین 3 بەیەک. 3 بەیەک لە چیوە نزیکە؟ یان با بڵین 3 بەیەک هیچی ڕێژەیەک بوو کە لە تاکە دوو ڕەگبوونەکانە باسکران دوو ڕەگ دوو ڕەگ. سەباب زین جوتە دوو ڕەگ بوون دوو ڕەگ. باش ئەمە دوو ڕەگ دوو ڕەگ یەکمان هەیە، کەواتە ئەبێ دوو ڕەگی تیابێ لە وەڵامەکانە. باشە ئەبێ دوو ڕەگی تیابێ. زۆر باش ئەوەتان لێرەیە دەرکەوتۆ کە دوو ڕەگە. ئۆکەی شوێنی گوڵ سەبار بە شوێنی گوڵ دووبارە ئەبێ سەیکین و گوڵتەوەرەی 18 دانە. باشە گوڵتەوەرەی 18 دانە. لوتکەیمان ناوێ تەوەرەی دووبارە 18 و چەند؟ 18 و 5 ئەم جارە لە جیاتوی 6 بێ بۆ 5 لە جاتی 24 کاتە 23. ئەی دوای ئەو ئەمەی لوتکەیەکە 6 دانە لوتکەی لەگەڵ دوو لوتکەی تر ئەو بوو بە 8. ئەمجارە ئەمیان بوو بە 8. باشە کاتە هەر بە هەمان شێوە بە تەقریبی ئەکاتەوە ڕێژەی 3 بێک کاتەوە دوو ڕەگ دوو ڕەگ. کاتە بۆمان دەرکەوت کە لە هەردوو سیفەتەکەیە هەردوو باوانەکە دوو ڕەگ دوو ڕەگن. کاتە ئەمە هەڵەبژێ جوتە دوو ڕەگ بوون دوو ڕەگ دوو ڕەگ. ئومێدەوارم
بیرۆکە زۆر بە باشی گەیشت بێ. زۆر باش. ئەم پرسیاریان پرسیارێکی یعنی زۆر گرنگە بەلامەوە، چونکە یعنی تەنها یەک بیرۆکی تیانی. باش، پێتەڵە زانا لێکدانێکی کردووە. باشە، زانایەک لێکدانێکی کردووە کە یەکێکیان لە نێوان دوو ڕۆکی پۆڵکە کە یەکیان گوڵ ئەرخانی و تۆلووس بووە، ئەوەکەی تریشیان گوڵ سپی و تۆ چرج بووە. بینی هەموو ڕۆکەکان وەچەیەکەن و لێکدانە پێیا بوون، هەمیان چی دەرچوون؟ گوڵ ئەرخانی و تۆلووس بوون. ئەمە زەی چیمان پێڵە جەماعەت؟ پێمانەڵێ لە ئەنجامی ئەم لێکدانەیە پێمانڵێ ئەمە جوتە دووڕەک بوون بووە. باشە، چونکە دوو سیفەتە و پێشمانەڵێ هەردووکیان یەکڕەک بوو. یعنی ئەگینا بۆچی هەمووی گوڵ ئەرخانی و تۆلووس دەرەچ؟ باشە، ئەمە ئەبێ شارەزا بن لە ئەوەی کە لە کتێبەکەی هاتووە. باشە، کاتێک بۆ نەک گردیقەت بن، ئەمە هەردووکیان زاڵ نییە، ئەمەش هەردووکیان بەزیو نییە، لێکدان کراون. تەماشاکرێ هەموو وەچەکان چۆن دەرچوون؟ زاڵ دەرچوون لە هەردوو سیفەتەکە. کاتەمە نمونی یەکڕەک جوتە دووڕەک بوون، یەکڕەک. باشە، بەڵام ئەمە ئەسلی پرسیارەکە نییە، یعنی بەتەواتی هەموو پرسیارەکە نییە باڵین. ئەڵێ چی پرسیارەکە؟ ئەڵێ پاشان ڕۆکەکانی وەچە یەکەمی جێهێشت، یعنی ئەم ڕۆکانە باشە بۆ پەڕین لەگەڵ یەکدا. باشە، گوڵ ئەرخانی و تۆلووس وەکوی لە ڕەنگمان کرۆ باڵێ. پێتەڵێن 320 ڕۆکی لە وەچەی دووەمان دەستکەوت. ژمارەی ئەو ڕۆکانەی کە چاڕوان نەکرێ گوڵ ئەرخەوانی و تۆ چرج بن لە وەچەی دووەمدا چەندە؟ پرسیارێکی زۆر جوانە. باشە، ئەمە چۆن وەڵام بینەوە؟ زۆر گرنگە کە تێبگەین لە پرسیارەکە. وەکو وتمان ئێستا لە دوای ئەو لێکدانەوە ئەوەی کە ڕەنگمان کردو ئەمە چییە؟ جوتە دووڕەک بوون ئەبێ بەچی؟ ئەمە دووڕەک چونکە لە یەکڕەک هاتووە، ئێوەی کە ئەبێ بەچی؟ دووڕەک. چۆن؟ ئەمەتانە لێرە خۆی دیاری کردووە، ئەوەتانە. باشە، چکە ئەمە جەماعەتی چین؟ ڕۆکەکانی وەچەی یەکەمن، بۆیە جوتە دووڕەک بوونەکە دووڕەک دەرەچ. کە ئەمە زانرا، ئیتر ئینشاڵڵا وەڵامی پرسیارەکە زۆر ئاسانە. بۆچی؟ چونکە بەپی ئەو شێوەی کە باسمان کرد پێشووتر، ئەو شێوازە شیکارکردنە، چی بکەین؟ بۆ نمونە پیتێ توانین بۆ خۆمان دابنین. ئەگەر ئەوی کتێبەکەمان بیر بوو، ئۆکی، بیرمان نەبوو، پیتێ بۆ خۆمان دانین. بۆ نمونە ئار دانین، پیتی ئار. باشە، پیتی ئار دانین بۆ ڕەنگی گوڵ. باشە، ئەماکین بە ئەرخەوانی، ئەمە شەکین بە سپی. باشە، و تایبەت بە باڵین ڕووی تۆوەکە تۆلووس ئەکەین بە بۆ نەبی کەپیتەڵ. باشە، و تۆ چرچ ئەکەین بە بیسمۆڵ. زۆر باش. ناڵین دووڕەکە. یعنی چی دووڕەک؟ یعنی ئەمەیان ئێسا ئەمە بریتیە لە دووڕەک. باشە، ئەمە بریتیە لە دووڕەک. وەکو وتمان پێشتر باسیشمان کرد، وتمانە چیان لێکەین؟ جیانەکەینەوە. ئەمە با جیانکەینەوە ئار کەپیتەڵ ئار سمۆڵ، ئار کەپیتەڵ ئار سمۆڵ. چاگۆشەی پۆنێت ئەبێ ئەمە زۆر بە ئیسراحەت بتوانن ئێوە چی بکەن؟ بتوانن بیکەن تاکو وەڵامی پرسیارەکان، وەڵام دانۆیان لاتەن ئاسان بن. ئەمیش بە هەمان شێوە ئەمە بەم جۆرە. پێتەڵە چی؟ پێتەڵێ گوڵ ئەرخەوانی. ئادی ئەرخەوانی ئێمە وتمان ئارمان بۆ ڕەنگی گوڵدانەوە، ئادی ئەرخەوانی کام لەمان ئەرخەوانی؟ ئەم سیانە ئەرخەوانی، سێدانە دابنێ.
باش طبعا ئێمە کە ئەماکەین بۆ چەند وەچەیە بۆ 16 وەچە هاچکە چوار گۆشەکە هەردوو چوار گۆشەکە لێکدان یەکترکی چوارکە چوارەکە چەند 16 ئەمەمان لەبی نەچچکە زۆ گرنگە زۆر باش لێرە چەندمان هەبوو سێ ئەلێرە سێ گوڵ ئەرخانیمان هەیە ئەی تۆ چرچ چەند تۆ چرچمان هەیە لێرە چکەمە تایبەتە بە ڕووتۆ یەک تۆ چرچمانێ عادی یەک با یەکدانێکیشکین یەک سێ کەڕەتی یەک ئەکاتە سێ کەواتە لە چییە باش ئاگاداری ئەمە بن لە 16 تاکە وەچەیە سێ دانیان گوڵ ئەرخانی و تۆ چرچ دەرەچن باشە ئەی باشە لە 320دا چەندانە دەرەچێ بە دوو لاو دوو نێوان زۆر بە ئاسانی ئەکرێ وەڵامی پرسیارەکە بدرێتەوە طبعاً نەوەکە ناڕوون بێ ئەمە ئەکسە باشە یعنی وەکو نەزانراوێک بەم جۆرە ئەم دوانە دوو لاو دوو نێوان 16 ئەکس ئەکسانە بە 320 کەڕەتی سێ چەند دەرەچێت 960 لای من دەرچوو ئیتر 960 هەر لە داوەشی 16 ئەکس یەکسانە بە 60 کەواتە وەڵامەکە لای من 60 دەرچوو ئومێدوارم لایەوەش 60 بێ باشە جەماعەت کەواتە ئەمەش بریتیە لە شیکاری و پرسیار زۆر باشە ئەم پرسیاریان باسی چیەکە باسی ئەوە کاڵێ ژمارەی ڕوخسارە بابەتە جیاوازەکان کە لەوانەیە لە لێکدانی دوو ڕۆکی پۆڵکەکەیان قەت درێژ و گوڵتەوەرەی بێ ئەمەش بۆ ما بابەتەکەیەتی دووەمیان قەت درێژ و گوڵتکەی کە ئەمەش بۆ ماواتەکەی چەند دانێ باشە کە لەوانەیە پێیابێ چەندە باشە ئەمەش معلوماتەکەی کە پێتەیە ئەمەی کە دیاریم کرد زۆر باش ڕوخسارە بابەتی جیاواز چۆن کردمان بۆی کات بگەڕێنینەوە بۆم شتێکم بۆ ئامادە کردوون ئەوەتە ئەمە چییە لێکدانەکەی باشە جەماعەت ئەمە ئەوەیە کە لێرە ئاماژەی پیاوە ئەمەشیان ئەوێ کاتەمە لێکدانەکەمان کرد بەڵام وتمان چی وتمان جوودە دووڕەکبوونە بێ تیەک سیفەتەکان جیاکەینەوە تی بەجیا ئەی بەجیا ئێستا لە ڕووی ڕوخسارە بابەتەوە تکە چکە پرسایی چی لەیەکە ژماری ڕوخسارە بابەتی جیاواز ئەدەی پرسیارێک لێرە ژماری ڕوخسارە بابەتی جیاواز چەندە ئەمە ڕوخسارە بابەت چییە زاڵ و بەزی و ئەمە زاڵە بەڵێ ئەمە زاڵە بەڵێ ئەمە زاڵە بەڵێ ئەی ئەمە بەزیوە کاتە چەند ڕوخسارە بابەتی جیاوازمان هەبوو چەند ڕوخسارە بابەتی جیاواز یعنی چەند جۆر باشە یعنی زاڵ و بەزی و ئەوە جۆرە باشە چەند جۆر دوو جۆرمان هەبوو هەم زاڵمان هەبوو هەم بەزیوشمان هەبوو باشە باش هەم زاڵ هەم بەزی ئەم دووە بێڵینەوە لێکدانێک دابنی لێرە ئەی باشە لێرەیە چەند جۆر ڕوخسارە بابەتمان هەیە ئەمە چییە زاڵە ئەی ئەمە زاڵ ئەی ئەمە زاڵ ئەی ئەمە زاڵ کەواتە چەند جۆر ڕوخسارە بابەتی جیاواز چکە لێرەیاڵێ ڕوخسارەتی جیاواز کاتە دوو کەڕەتیەکە کاتە دوو کاتە دوو ڕوخسارە بابەتی جیاواز باش جەماعەت ئەمەشیان لە جوودە دووڕەک بوون دووڕەکە ژمارەی بۆ مابابەتی جیاوازی پێشبینی کراوە و ژمارەی ڕوخسارە بابەتی جیاوازی پێشبینی کراوە ڕاستە لەوانەیە ئەمە لەبەر کرێ بوترێ بۆ دووڕەکی جوودە دووڕەک بوون باشە بۆ نەپرسایەک تا بێ جوودە دووڕەک بوون دووڕەک بێ ژمارەی بۆماتی جیاواز نۆیە و ژمارەی ڕوخسارە بابەتی جیاوازیش چوارە تاوان پێشبینی کراوە بەڵام ئایا بەو ڕێگەی کە هەتا ئێستا کردومانە ئایا بەو ڕێگەیە چۆنە دووبارە شتێکمان بۆ ئامادە کردوونەتەوە ئەمە چییە ئەمە دووڕەک لە دووڕەکە وانە باش وەکوتم ئەمە شتێک هەر نمونی خۆمانە ئێوەش دەتوان بە پیتی تر بیکەن باشە گرنگەوێ بۆتان ئاسانە سیفەتەکان جیاکەرەوە پیتەکان جیا بکەرەوە باش بۆ ڕوخسارە بابەتی جیاوازیان بۆ مەبابەت بزانین چەند ژماری بۆ ماواتی جیاواز باش سەری ئێرە بکەین چەند بۆ ماواتی جیاوازمان هەیە لێرە باش ئەمە یەک ڕەگی زاڵ ئەمە بۆ مابابەت ئەمە نەوەیەک ئەمە چی دووڕەک ئەمە نەوەیەکی ترەوە بوو بە چەند نەوە دوو نەوە
ئەمەش هەروەکوی پێشتروە هێشتا دوونەوە ئەمە یەک ڕێکی بەزی و کاتە سێ نەوەمان هەیە یەک ڕێکی زاڵ دوو ڕێک یەک ڕێکی بەزی و کەواتە سێ نەوەمان هەیە لێکدانی باش ئەی بۆ ئەمەیان باش باسێرکە یەک ڕێکی زاڵ دوو ڕێک ئەمە بوو بە دوونەوە دوو ڕێگێکی تر هەردوو نەوەکەیە یەک ڕێکی بەزی و کەواتە بوو بە چەندنەوە سێ نەوەیش لێرە کاتە نۆ کاتە نۆ بۆ مابەتی جیاوازمان هەیە باش نۆ بۆ ماوەتی جیاواز کاتەوە توان بەو جۆرە بەو ڕێگەی کە لێرە ئاماژەمان پێیاوە توان بەو جۆرەش بیدۆزنەوە خۆ ئەگەر لە بەریشی بکەن ئەوەش قەرە لای خۆتانە زۆر باش کاتە نۆ بۆ ماوەتی جیاوازە کاڵە بژێریت و ئەم دوانە لابی ئەم دوانە ئامێنێتەوە باش ئەی بۆ ڕوخسارە بابەت ئەمە چییە؟ ڕوخساوات چی وتمان زاڵ و بەزی و ئەمە زاڵە بەڵێ ئەمەش هەروە ئەمەیان بەزیوە کاتە دوو ڕوخسارەباتی جیازمان هەیە هەم زاڵمان هەیە هەم بەزیویش لێکدانی ئەی ئەمیان زاڵ کاتەمە هەرسێکیان وەکویە لەگەڵ بەزی و کاتە چەند ڕوخسارە بابەت دوو کردیە چوار کاتە ئەمەش لابین وەڵامی ڕاست ئەی زۆر باش لێرە ئاڵێ ئەگەر لێکدانی ئەنجام بینیان دوو تاکەیەکیان بۆ ماباتەکی ئاواهی بێ ئەوەی تریشان ئاواهی بێ ڕێژی ماواتی چاڕۆنکراو چۆنە جەماعەت کاتی یەکڕێکتان بینی ئاوا هەموو یەکڕێک بوو یعنی یەکڕێکی زاڵ بوو دانیکیان هەر هەمووی ئەوەکەی تریشان هەموو یەکڕێکی بەزی بوو چی دەرەچێ بەم جۆرە ئەبێ بە دوو ڕێک باشە جەماعەت بۆیە کاتێ پێتەڵێ بۆ ماباتی چاڕوان ڕێژەی بۆ مابابەتی چاڕوان کراو لە تاکە پیابەکانە کە بۆ ماواتەکەیان ئەوە بیانی ساچەنی وەچەکانی ئاوا هەیە بۆ مابات ئەخرێ ماڵین هەمووی ئاوا دەرەچێت چۆن ئەوەی تیاە کاتە ساسفر باش جەماعەت بەڵام ئەگە بە ڕێگەی خۆمان شتێکی بکەینەوە ئەکری ئاواژ لێکی بنەوە باشە ئەمە بەم جۆرێ لێکدانەکە نیانم دوانیان نییە ئاواهی R capital Y capital لێکدانی R small Y small باشە جەماعەت ئەزانم ئەمە ڕەنگوشتەکانی تا ڕادێک لێ سەرتانی تێکوا ببورن بەڵام وازەحە هەستەکەم بیرۆکەی ئەم پرسیارە باش جەماعەت سیفەتەکان جیا بکەرەوە ئاوا تەوان ئەمە چووکە یەکڕێگە لێکڕێک هەمووی ئاوا دەرەچێت ئەمیش هەمووی ئاوا دەرەچێت لێکدانی ئەم کە لێکتر چی دەرەچێت هەمووی ئاوا دەرەچێت بۆیە بە هیچ شێوەیەک ئەو ڕێژەیە بۆ دەرناچێت سفر تەوان باسی ئەگەرەکی نێمە زۆر باشە زۆر باش لە کام لەم لێکدانانەیە ئەم پرسیارانە چی ڕێژەی بۆ مابات و ڕێژەی ڕوخسابات یەکسانە بە یەک لە یەکێک لە ڤیددیۆکان ئاماژەم بۆیە کەوتم ئەگەر ئاشتێکی ئاوامان بینی ئەگەری چیە دانین ئەگەری یەکڕێکی بەزی و لە دوو ڕێک دانین بیلفعل وەڵامش تا ڕادەیەک وا دەرچوو ئەمە یەکڕێکی بەزیەوەش دوو ڕێک بەڵام چۆن بە ڕێگەی ئەوەی کە فێری وین بیکەین باش وەکوتم هەر کاتکەمەتان بینی ئەتوانن یەکسەر بچن بۆم وەڵامیان باشە هەر کات ئەم ڕێژە سەیرەتان بینی باشە تاقی با بکەینەوە ئەبێت تەمانە بێت تاقی کرێتەوەانە ئەگەر ڕێگەی ئاسان تریش هەیە بۆ دۆزنیان زۆر باشتر و ڕێگەی بکەن بەڵام ئەگەر ویستانی یەک بێک تاقییان بکەنەوە پێویست ناکە شانزە چواگۆشەکە بتانێ هەمووی دروستکەنەوە بەڵکو ئەکرێکی لە ڕێیەکان بەم جۆرە بێت کە ئێستا با بڵین ئینشاڵڵا باسی بکەین باش ئەگەر بۆنە لە گەیشتنێتە بی بۆن ئەمانێ بی باسکەین باشە ئەو بۆی ڤیددیۆکە کات زۆر نەبا ئەگەر نا بۆ ناتوانین لە ئێوە دەست پێکەین بەزانین بە زۆر کات نەبا باش لە بیا لێکدانەکە چۆنە لە بیا لێکدانەکە بەم جۆرە T capital T small R capital R small لێکدان لە T small R small باشە تیەکان جیاکەرەوە ئاڕەکانیش جیاکەرەوە ئێسام چیە ڕێژەی بۆ مابات و ڕوخسارە بابەتیش باش ڕێژەی بۆ مابات و ڕوخسارە بابەت ئەبێ چی بێ ئەبێ ئینشاڵڵا ئێستا یعنی ها زۆر ئاسانە بێ لاتان بەم ڕێگەیە ئادەی ڕوخسارە بابەت
چەند ڕوخسارە بابەتمان هەیە لێرە کە وەکو یەک بن، ئەم دوانە وەکو یەکن، ئەم دوانەش وەکو یەکن. ئەی چەند ڕوخسارە بابەت لێرە هەر بە هەمان شێوە. سەریکەن وتم هەر لا کێشەیەک یان هەر چاگۆشەیەک لێکدانی چیەکەن بەرامبەرەکی. باشە با دانین هەر لا کێشەیەک. ئەمە چەنە؟ دوو دانێ لێکدانی دوو ئەکاتە چوار. ئەمیش لێکدانی ئەوەی کە دوو لێکدانی دوو ئەکاتە چوار. اینجا ئەو لاکشەیان تاو نەبوو وەرەسەرم لا کێشەیان، ئەمە لێکدانی ئەوە بە هەمان شێوە. باشە ئەکاتە چوار، ئەمیش بە هەمان شێوە ئەکاتە چەند؟ ئەکاتە چوار. کاتە ڕێژی چی بۆ دەرچوو؟ یەک 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 یەک. باشە یعنی چوارێکی باو یەک 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 یەک. ئەمە بۆ ڕوخسارە بابەت. ئەی بۆ ما بابەت تەماشاکەن جەماعەت بۆ بابەتیش هەر هەمان شتە. ئادەی بۆ ما بابەتی جیاواز. ئەمە دوو ڕەگ نییە، ئەمیش دوو ڕەگ نییە، ئەمان یەک ڕەگی بەجێ و کاتەمە دوو مەجموعەی جیا دروست بوون. هەروەکوی پێشتر دەرەچێتەوە چونکە شتەکە شتە سەیرەکە لەوایە کاتێک یەک ڕەگێکی بەزی و هەمەش تێبینێکی گرنگە زۆر لێکدانەکرێت لەگەڵ دوو ڕەگێکە. باشە بە هەر بنووسین دوو ڕەگ هەر ئاوا بڵین داینی بەرەقەم ڕێژەی بۆ ماوە بابەت لەگەڵ ڕوخسارە بابەت وەکو یەک دەرەچن. ئەمە باسی تاکت و ڕەکوونەکەی. ئەگەر بیرتان بێتەوە لێرەیە باسمان کرد وتمان چی؟ وتمان ئەمە ڕوخسارە بابەت نییە، یەک بە یەک دەرچوو بۆ یەک ڕەگی بەزی و دوو ڕەگ. بەڵام لێرەشە دووبارە هەر یەک بە یەک دەرەچێتەوە. باشە بەڵام ئەم تێبینیە چی ناگرێتەوە؟ یەک ڕەگی زاڵ لەگەڵ دوو ڕەگە ناگرێتەوە چونکە ئەم ڕێژەکەی لە ڕوخسارە بابەتە یەک بە سفرە. باشە ئەوانی کە ئێستا سەیم ڤیدیۆکەن و بەلایەن و ئاڵۆزە ئەبێ بە خۆیان نابچنەوە و باشی سەعی لەم بابەتەیە بکەن هەتاوەکو تێگەن لەم بیرۆکەی. خۆ ئەگەر هەستان کردن بیرۆکەی هەر تێناگەن لی یان ئاڵۆزە بگەڕێن بە دوای بیرۆکەیەکە کە بەلاتان و ئاسانە و پێی مرتاحن. زۆر باش تەوان وەکووە بینن کۆڵە پرسیارێکمان ماوە با پێیان ڕابگەین. دوای ئەوە کەواتە چی دەرچوو؟ ئەمیش بە هەمان شێوە یەک 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 دەرەچوو کاتە وەڵامی بی. ئەڵێ ئەگەر چەنە نەوە پەیدابووەکان لێکدانی جوتە دوو ڕەگ بوون، دوو ڕەگ دوو ڕەگ یەک ڕەگ بن بۆ هەردوو ڕوخسار. جەماعەت یعنی دووبارە بە مێشکی خۆتان چی دروستەکەن؟ دوو ڕەگ دوو ڕەگی دروستەکەن، سیفەتەکان لێکتری جیاکەنەوە. اینجا داوای چیمان لێکە؟ یەک ڕەگ بۆ هەردوو ڕوخسار. باش ئادی لێرە یەک ڕەگ بن بۆ هەردوو ڕوخسار. باشە یەک ڕەگ یعنی چی؟ ئەکرێ یەک ڕەگی زاڵ بێ، ئەکرێ یەک ڕەگی بەزیو بێ، کەواتە ئەمە یەک ئەمە دوو. باش ئەی ڕوخسارەکەی تریان ئەمە بەم جۆرە کاتە دوو. باشە ئەمەیان سیفەتێکیانە، عەفوە ئەمەیان سیفەتێک، ئەمەش سیفەتەکەی تریان. باشە تاواتی گەیشت کاتە بێ یەک ڕەگ بێ بۆ هەردوو کیان. کەواتە ئێستا ئەمە چی بکەین؟ ئەم دوو کەڕە دووە چوارەکە، چوار لەسەر 16 ئەکات وەڵامەکە. باشە وەلەو ڕاستی بڵێم لێرە نازانم کاتەڵی یەک ڕەگ بوون بۆ هەردوو ڕوخسار مەسید بە تاواتی لە چییە، یعنی ئاڵێ یعنی عیبارەتێکی ڕاستە، یعنی ئاوا تعبیری لێکرد کاڵێ بۆ هەردوو ڕوخسار وا جوانتر نییە بڵین بۆ هەردوو سیفەتەکە. بەڵام ئەکرێ ڕوخساریش بەکار بێ لەوانەیە من تا ڕادێک بە حاڵەتێکی ئیشت بێتم لە با بڵین پرسیارەکە، لەوانەیە پرسیارەکەش هیچ عیبێکی نەبێت. بەڵام یعنی وەکو شخصی خۆم کاتی کە لە تەلەبەش بوون یعنی کێشەم هەبوو لەو بابەتەیە کە کتێبەکە چۆن ڕوخسار و سیفەت بەکارێنێ. بەڕاستی ئومێدوارم ئێوە بەو جۆرە نەبن و بە تەواتی بابەتەکە تێگەیشت بێتن. گرنگەوەیە با بڵین ئێوە وەکو کتێبەکە شتەکە بزان و ئەمەش دووبارە الحەمدە وەڵامەکەمان پێشی کار وەڵامی پرسیارەکەمان پێدایەوە. لێکدانی جوتە دوو ڕەگ ڕێژەی ڕوخسارە بابەتە کاتە چەند؟ ئەماتوان لەبەریکەن 9 1. بەڵام ئەگەر لەبەریشی نەکەن ئەتوانن دووبارە یەک داهیتری وە دروستکەنەوە. باشە ڕێژەی ڕوخسارە بابەتەکەش ڤیدیۆیەکمان لە ڤیدیۆکی پێشترا کردومانە، بۆی ئەم ڤیدیۆ درێژ نەبێتەوە کردومان و ئەتوانن تەماشای بکەنەوە. زۆر باش. پرسیاری دواتراڵێ ئەم با بڵین تاکە ئەگەری چەنە
بابلين وچەی چی بێ وەچەی ئەم دوو باوانە بێ باشە ئەگەر دیقەتی بن باشە ئەگەر دیقەتی بن ئەمە بریتە لە جی کەپیتال جی کەپیتال بی کەپیتال بی کەپیتال جی کەپیتال جی سمۆڵ باتوێتە جوانتر بۆ تا بنووسم لەگەڵ چیا بی سمۆڵ بی سمۆڵ ئەمە لێکدانەکەی باشە جیایەکەینەوە بەم جۆرە داوای چی لێکە جی کەپیتال جی کەپیتال ئادی جی کەپیتال جی کەپیتال لێرە بدۆزنەوە ئەمەتان ئەمە دوو دانە لێرە ئادی بی کەپیتال بی کەپیتال بدۆزنەوە هاواتانی ناڵێ ئەگەری ئەمە چەنە بی کەپیتال بی کەپیتال کوانێ لێرە هەمانە بی کەپیتال بی کەپیتالمان هەیە نیمانە کەواتە سفر کام لەم تاکان لەوانەیە دەرکەیە لە لێکدانی دوو باوان بۆ ماوە بابەتی ئەی کەپیتال ئەی سمۆڵ بی کەپیتال بی کەپیتال تەماشایەمە بکەن جەماعەت ئێوە ئەبێت چی بکەنەوە دووبارە ئەم لێکدانەکەن ئەڵێگە هەردوو باوانەکە بەم جۆرە بن یعنی ئاواهی بێ ئەگەری چەنە یا با بڵێن کام لەم تاکانە لەوانەیە دەرکێ دووبارە سفەتەکان جیا بکەنەوە بەم جۆرە ئەمە هەمووی چی دەرەچێ هەمووی ئەمە دەرەچێ باشە کەواتەوەی بی کەپیتال بی کەپیتال نەبێت لە وەڵامانەیەکی تێدەرەوە ئەمە کریا دەرەوە ئەمە کریا دەرەوە ئەمە کریا دەرەوە کاتێک سەرسی هەڵبژێر باشە ئەوەتانی ئەم دوان لێکدانکەی ڕێگەوە دەرەچێت باشە ئەوەیش ئەو زۆر باشە دوو پرسیارمان ماوە هەڵەنەم جەماعەت ئەم پرسیاران پرسیارێکی زۆر جوانە کە لەو بڕواایە بەم ڕێگەیە یعنی ئینشاءڵڵا زۆر بە ئاسانی حەلەکرێ تەماشا بکەن خشتێکە پێدراوە چاوگۆشتێکی پۆنەتیە لە بەرامبەرا پێتەڵێ وەڵامی ڕاست لەم خشتی خوارە هەڵبژێر بەس تەنها یعنی لەم جۆرە پرسیارانە تەماشا بکەن بزانن وەڵامەکانی A و B و C و D لە کام لەم بەشانی خشتەکەی هەمویان جیاوازن لێکتر ئێستا بۆ نمونە هەر نمونەیەکی سادە 3/16 1/16 2/16 9/16 یعنی ئەگەر من یەکێکیان بدۆزمەوە ئیتر تاوام ئینشاءڵڵا وەڵامەکەم بۆ دەرەکێ باشە بۆی دائیمەن بە دوای ئەو جۆر وەڵامانەیە بگەڕێن بۆی ئینشاءڵڵا یەکسەر بتوان بەسەری وەڵامی پرسیار بن یعنی شتێک بدۆزنەوانێک کە لە هەر یەک لە وەڵامەکانە جیاواز بن یعنی هەرێک لە وەڵامەکان لەو خاڵای جیاواز بن ئەم سێ ئەم یەک ئەم دوو ئەم نوێە زابوون ئەگەر بدۆزی تۆ کامە نوێیە تر تاوانی تر ئۆتۆماتیکی هەڵەن باش چۆن ئەم پرسیارە بە ڕێگەی خێرا جەماعەت سەرەتا خشتەکە پڕکەنەوانێ باش نییە ئێستا ئەم نیشانی پرسیارە بۆ نیشانی پرسیارە با پڕیکەینەوە ئەمەی ئێرە ئەم ئەی کەپیتاڵەمان هەیە باشە ئەم نیشانی پرسیارە ئەم ئەی کەپیتاڵەمان هەیە کە بۆ تۆی دروستبوونی یەکێک لەم دوو ئەی کەپیتاڵە وایە کەواتە ئەگەر یەکێکیان ئەی کەپیتاڵە کاتا بێ ئەمیش ئەی کەپیتاڵ بێ وانە ئەی ئەگەر ئەم بی کەپیتاڵ بێ ئەوەتە ئەم بی کەپیتاڵە هی ئەوە کەواتە بی سمۆڵەکە بۆ ئەمەمێنێت کەواتەوە ئەی کەپیتاڵ بی سمۆڵ ئەی کەپیتاڵ بی سمۆڵ زۆر باش دواتر ژمارە دوو با ژمارە دوو شتێکی ها دوو بیتە بابی دۆزینەوە ئەم ئەی کەپیتاڵە لێرە جەماعەت تەماشا بکەن ئەم ئەی کەپیتاڵ کەواتە لێرە ئەمە چییە ئەی سمۆڵ ئەمەش هەردووکی بی کەپیتاڵە کەواتە بی کەپیتاڵی ئەمەی بە بی کەپیتاڵەکەی تر بۆ ببینێتەوە ئەی سمۆڵ بی کەپیتاڵ کەواتە تەماشا بکەن جەماعەت ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بزان لەکوێ هەیە ئەمە نییە ئەمەش نییە ئەمەش نییە ئەوەتان بەڵام وەکو ئەرکێکی ماڵۆی خۆتان سەیری مۆزاکە بکەن ئەتوانن بۆ ڕێگەی کە باسمان کردو ئەمە بە ئاسانترین شێوە بدۆزنەوە یعنی ئەمەتان بۆ ئینشاڵڵا ئەمەتان بۆ دەرەچێت باشە هەر بەم ڕێگەیە بۆ خۆتان با بڵێن ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ لێکدانی چیەکەی ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵ لێکدانی ئەی کەپیتاڵ ئەی سمۆڵ بی کەپیتاڵ بی سمۆڵیکە اینجا ئاواهی
ڕێژی چاوەڕوانکردن ئەو تاکانی کە هەمان ڕوخساباتی باوانیان هەیە با بە خێرای حیفیکەین یعنی چی؟ یعنی لە شکلی باوانن شکلی باوان یعنی چۆن؟ یعنی لە ئەیە و لە بیە هەردوو باوان چۆنن زاڵن وانە کاتە لە هەردوو سیفەتەکەی بە زاڵن لەم سیفەتانە چەندیان زاڵە سیانیان زاڵە ئەی لەم سیفەتەیە چەندیان زاڵە سیانیان سێ کەڕەسێ چەندەکە نۆ لەسەر شانس کاتێک سەر وەڵامەش هەڵبژێر ئەو وەڵامە هەڵبژێر ئەی کیان بە هەر تازە کردومانە ئەی کیان ڕێژەی بۆ ماوەی چاڕانکراو بۆ ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ ئادەی ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ لێرە دیاریکە ئەمەدە ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ ئەی بی کەپیتەڵ لێرە دیاریکە ئەوە دوو کەڕەتی یەک کاتە دوو ئەوە دوو لەسەر شانس تاکی ئاماژەکراو بە ڕەنووسی یەک ئیتر ئەمە ئەی سمۆڵ بی سمۆڵ لێبێتی هەبێ باشە بەس ئاوا نابێت چونکە ئەمە با بڵێن بە هەردوو گەمیتەکە دروستە بێ ئەمە ئەی کەپیتەڵۆیش ئەی سمۆڵ ئەی کەپیتەڵ ئەی سمۆڵ ئەویش بی سمۆڵ کاتە بەو جار ئەوەشە کۆتا پرسیار لە لێکدایان جوتە دووڕە بوون نێوان دوو باوانی دووڕەکە پێشبینیە کرێکەوەچەکانیان بورنەمە یعنی بە پرسیارەکە خودی خۆی دامنەنا هەڵانم لەبەر کوالیتێکە بۆ ئەبزانم دامنەنا بۆیە ئاوانوسیمانەتەوە تەماشا بکەن ئەڵە لە لێکدایان جوتە دووڕەک بوونە باشە دوو باوانی دووڕەک پێشبینیە کرێوەچەکانیان چۆن بن یەکڕەک بن بۆ هەردوو سیفەت ئادی با تاقیکەینەوە ئەمە بۆ خۆمان شتێکمان دروست کرد وەکو پێم وتن هەندێک جار هەیە بۆ خۆ دروستی بکە دووڕەکەکە جوتە دووڕەک بوونی دووڕەک یەکڕەک بن بۆ هەردوو سیفەت ئادە یەکڕەک بن بۆ هەردوو سیفەتەکە چۆن بتوان من جێکەمەوە ئەمە یەکڕەک وانە ئەمە دوو ئەی ئەمەش یەکڕەک نییە ئەوەش دوو کەڕەتی دوو چوار ئادی پرسیارە چوار سەر شانزەکە دەچەند 125 جوانە کەواتە ئەماکرێ ڕاست بێ ئەماکرێ ڕاست بێ دووڕەک بوون بۆ هەردوو سیفەتەکە بە ڕێژەی 125 دووڕەک باسێرێکین باسێرە بکەین ئەمە دووڕەک ئەمەش دووڕەک دوو کەڕەتی دوو چوار دووبارە هەمان شت 4 لەسەر 16 125 کاتە ئەمیش ڕاست کاتە وەڵامی ئەیوبی وەڵامی سی ئێستا تاقیمان کردەوە کە 125 ڕاستە بۆیە وەڵامی سی بۆ دەرەوە ئەم وەڵامە ڕاستە ئەیوبی جەماعەت ئومێدوارم سوودێکی باشتان بینی بێ گەرمان نازاکەن ئەگە هەڵەیەکمان کردبێ چکە ئێمەش مرۆڤین لەوانەیە هەنێشت هەبێ باڵین ناڕوون بوو بێ لەلامان لە کاری شایحکردنەکەیە باڵین شتەکەمان ناڕوون بوو بێت و تا ڕادێک بوو بینەمای ئەوەی کە ناڕوونیش بوو ئێوە دروستکەین بوومان بورن ئەم ڤیددیوانەش هەر بوو ئەوەن کە بابەتەکانتان بۆ ڕوون کرێتەوە و تاکو بتوانن باشترین نمرە و بەرزترین نمرە بێنن لە ئەو بابەتانی کە تایبەتن باوەی کە لە ڤیددیۆکە هەیە لەشتان ساغ بێ جەماعەت دووبارە سپاسێکی تایبەتم هەیە بۆ کاکە محەممەد بۆ ڕەخسانی ئەم هەلە و زۆر لێرە دووبارە زۆر سپاسی مامۆسای عەزیزم مامۆستا حسێنەکەم مامۆسای زیندەزانیم هیوام وایە هەردەم لەش ساغ و سەلامەت بێ بەم جۆرە شاتینە کۆتایەم ڤیددیۆیە هیوام وایە سوودێکی باشی لێ بینن لەش ساغ و سەلامەت و سەرفراز و سەرکەوتوو بن